وەک ئەرکێکی ئاینی و مرۆیی هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران کۆمەک و هاوکاریەکانیان لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە بۆ خەڵکی کەرتی غەزەی فەڵەستین دەنێرن کە زیاتر لە مانگێکە ڕوبەڕووی هێڕش و پەلاماری بێبەزەیی سوپای قەوارەی زایۆنی بوونەوە. ئێمە وەکو موسڵمانانی شاری سۆران بەشدارین لەو هەڵمەتەی کە کۆکردنەوەی هاوکاریە بۆ خوشکبرایانمان لە کەرتی غەزە کە ئەمڕۆ بەدەستی جوولەکەی ڕۆژانە شەهید دەکرێن قەتڵ و عامەکرێن جگە لە دوعای خێر و جگە لە دەربڕینی هاوخەمی و دڵتەنجی بەو کارە تیرۆریستەی جوولەکە دەتوانین بە کۆکردنەوەی هاوکاریش بەشدار بین لە هاوکاریکردنی ئەم موسڵمانانە. ئێمە وەکو هاوڵاتیانی سۆران هاوکاری بەخشینمان کرد کە هاوکاریەکە ئەگەڕێتەوە بۆ لێقەوماوانی غەزە کە بەشێک لە هاوکاریەکان و گەیشتون و بەشێکی تریش ئینشاءڵڵا بە زووترین کات ئەگاتە دەستیان و والحەمدوللیلا توانیمان لە ڕێگای سندوقی بەرنامەی بەخشین زۆر سپاسیان دەکەین بەگەیاندنی هاوکاریەکانیان کە لە ئێستادا لە دۆخێکی زۆر خراپدانە نە ئاو نە خواردن هیچ شتێکیان پێ ناگات. الحەمدوللا خەڵکێکی زۆر بەشدار بوو و توانیمان پاڵپشتی دەربڕین بۆ برایانمان و بە مادیش هاوکاریان بکە لە ڕێگای سندوقی دەستگای خێرخوازی بەخشین لە سۆران زۆر سپاسیان دەکەین. ژمارەیەکی زۆری قوربانیانی غەزە لە منداڵانن. لە کوردستانی شەوە منداڵان هەست بە ناڕەحەتی و ئازاری خەڵکی ئەو ناوچەی فەڵەستین دەکەن و ئەوانیش کۆمەچی بۆ منداڵانی غەزە دەنێرن. مناڵی غەزە بێ ئاون بێ خۆراکن بێ خواردن ئەمانەوەی لە ڕێگەی دەستگای بەخشینەوە یارمەتیان بدەین و ئەو پارە کۆمان کردووە بۆیان بنێرین و ئینشاڵڵا خوای گەورە ئەو خێرەمان لە بۆ ئەنووسی. لە ئیسلامدا مسلمانان هەمووان خوشک و برای یەکدینە. ئینسانیش ئەگەر کەمێک ئیمان دەدڵی داهەبی ئەوانیش بەش دەکەن لە جەستەی ئێمە و ئەکرێ بڵێم ئەمەش وەکو ئەوانی لەناو هەموو ناڕەحەتی و بارودۆخی ئەوانی. نووسینگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشینیش سوپاسی خەڵکی سنووری ئیدارەی سۆران دەکات کە بەدەم کەمپینی بەخشینەوە هاتوون و ڕێژەیەکی باشی هاوکاریان بەدەست گەیشتووە و دەشڵێت وەک دەستێکی پاک کۆمەک و هاوکاریەکانیان دەگەیەنی نەجێی مەبەست. خەڵکێکی باش ئەلحەمدوللا بە دەنگمانەوە هاتووە و کەمپینمان ڕاگەاندووە بۆ کۆکردنەوەی هاوکاری و خوای گەورە پاداشتی ئەو خەڵکە بداتەوە زۆر بەگەرم و گوڕی هاتوون بەدەممانەوە و هاوکاری باشیان هێناوە لە خوای گەورە بەزیاد بێ. ئێمەش وەک دەستێکی ئەمین وەکو دەستگای خێرخوازی بەخشین ئەم کۆمەک و هاوکاریانەی خەڵکی خێرخواز دەگەینین بە خوشکبرایانمان لە غەزە بە بریندارەکان بەو خەڵکی کە بێ نان و بێ ئاو بێ هاوکارین. دانیشتوانی غەزە جگە لە هێڕش و بۆردومانی ئاسمانی و زەمینی و دەریایی و گەماروی 16 ساڵەی قەوارەی زایۆنی لە ئێستاشدا بەشێکی بەرچاویان لە دۆخی ئاوارەی نێوخۆدا ژیان بەسەر دەبەن. 2 هەفتە لەمەوبەریش دەستگای بەخشین وەک یەکەمین ڕێکخراوی خێرخوازی لە کوردستان و عێراق قۆناغی یەکەمی هاوکاریەکانی لە باشووری کوردستانەوە ڕەوانەی ئەو ناوچە کارەسات بارە کرد. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.